سنتێکی تأكيد لسر كراوة. طبعا براي جماهير فقهاء سلفا وخلفا أبو حنيفة نبيك عليه نوێژە بارانە تەنها بە دوعایە بە نوێژ نییە، چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هات کابرای عەرابی هاتە مزگەوتەوە وتی دوعای باران بارینمان بۆ بکە، هەسی فوقەها حەدیثیان پێیە، فوقەهای مەذاهب حەدیثیان پێیە، شوێنی دینێکی غەیرە دینی ئیسلام نەکەوتون. کامەشم وت بەلامەوە گرنگە لە ماوەی 5 دقە بۆ 10 دقەیەک تۆزێ زیاد و کەم ئاماژە بۆ خاڵێکی گرنگ بکەم کە زۆر جار دووبارە ئەوێتەوە ئەوش بریتە لە مەسەلەی التمذهب، مەسەلەی مەذهب گەرایی یا خۆدانەپاڵی مەذهب یا مەذهب چێتی و هاوشێوەی ئەو لەفظانە. زۆر جار وتری ئایا دروستە خۆت دەیتە پاڵی مەذهبێکەوە؟ هەنی قسە دەکەم داوای تەوفیق و یارمەتی لە خوا دەکەم لە وتنی و گرنگە بەلامەوە هەمووتان دڵتان بێدار بێ بۆی، چکە لەم مەسەلە زۆر خەڵق قسەی تیاکەن و زۆر جاریش هەر کەسێ هەویرەکەوە ئەشێلێ کە بۆ تەنورەکەی خۆی بشێ. مەسەلەی مەذهب گەرایی چییە؟ بریتێ لەوەی کە موسڵمانێک خۆی پابند کا بە یەکێک لە 4 ئیمامەکەوە دینی خۆی بە گوێرەی وتەکانی ئەو ئیمامە، ئەگەر وتەشی لەبارەوە نەبوو بە گوێرەی ئوسوڵەکانی ئەو ئیمامە بڕواتە ڕێوە، بە گوێرەی ئوسوڵەکانی ئەو ئیمامە، یعنی کاتێ سەری دەقەکانی کردووە فتواکانی داوە بۆ چوونەکانی خۆی وتووە کۆمەڵی ئوسوڵ، طبعاً دەرئەساسی کۆمەڵی ئوسوڵ ئەوانەی وتووە، ئەو ئوسوڵانەی دێ بۆ ئەو مەسەلانەی سەردەمی خۆی دروستە بێ و کە لە سەردەمی ئیمامەکەی خۆی نەبووە دەرئەساسی ئوسوڵەکانی ئەو ئیمامە حکومەداتە سەر مەسەلە تازەکانە. ئایا دروستە کەسێک بەم شێوازە بێ شوێنی مەذهبێک بکەوێت لە مەذهبەکان؟ هەڵبەت ئەم پرسیارە خۆی بۆ خۆی وەکو پرسیارێکی علمی و ئەکادیمی ڕەوایە. کەسێک کەوا سەری بە شەریعەتە کرد بێ و بزانێ ساڵێک و 200 و 200 و 500 و 700 و 800 و 900 ساڵیش زیاترە، ئەم ئومەتە هەمووی لەسەر ئەم زەبانە هاتوون. چۆنی لە مێشکی کەسی خوێنەوار و سەر بە شەرعا کردووە پرسیاری وای لە دروستەوێ دەرنەتیجە بێوێ ئەم ئومەتە گومڕاو سەر لێ شێوا بکە. وەکو هەندێک ئەبینم گەرەکیانە بڵێن هەر کەسێ خۆی داتە پاڵێکێ لەو مەذهبانەوە سەر لێ شێوا و گومڕایە، کامە خۆی بۆ خۆی ئەم قسە گومڕاییە. کو پرسیار هەندێک لە زانەکانمانەکەن ئەڵێن هەنێک ئەڵێن خۆدانەپاڵێکە لە مەذهبەکان بیدعەیە، ئەڵێ قسە خۆی بۆ خۆی بیدعەیە. خۆدانەپاڵ مەذهبەکانەوە ئومە دەمووی لەسەری کۆک بوو لە بە کۆکی هاتووە، بەڵام ئەم قسە تازەیە، ئەم قسە بیدعە و داهێنراوە. چی واکە مەسەلەن کەسێک دژیەوە بوەستێتەوە بڵێ دروست نییە خۆی دەتە پاڵ یەکێک لە مەذهبەکان؟ طبعاً ئەمە من باسی جائزی و ناجائزیەکەم، ئەمما وەکو خۆم تایسە نەداوەتە پاڵ هیچ کامل لە مەذهبەکانە. ئەگەرچی پێم وایە مەذهبی شافعی لە هەموو مەذهبەکانی تر زیاتر نزیکە لە قورئان و لە سونەت و لە دەلیلەوە، هەمووشیان نزیکن لە قورئان و لە سونەت و لە دەلیلەوە، هەمووشیان ئەولیای خوا بوون، هەمووشیان بۆ خوا سڵحاو بوون، هەمووشیان ڕوو لە خوا بوون، هەمووشیان ئەڵێن ئیدا صح الحديث فهو مذهبي، هەمووشیان دەلیلیان خصوص پێش چاوانی خۆیان، مرۆڤیشون و معسوومیش نەبوون، لە شتانێک لە زۆر شتان پێکاویانە و شتانێکیش بۆ نەیان پێکاوە، مرۆڤ بوونە کەماڵ بەس بۆ خوایە. بۆیە باسەکەم لەوە نییە نا باسی ئەوەیە خەڵک هان بدرێ خۆی تا ببەستێتە مەذهبەوە، نەخۆمان باسەکە ئەوەیە خۆمان ئەبەسینە مەذهبێکەوە، فقط باسەکەم بۆ ئەوەیە خەڵکێک وا نەزانێ ئێمە نەخاوەن ئەو بۆ چوونین، نەخۆشمان بە خاوەن یەزین، بەڵکو تەبەڕاژی لێکەین کە خەڵک تەبدیعەکە یا تەفسیقەکە یا بە زۆر ناشرین و زۆر کۆکەئەنەه هەر کەس مەذهبی گر لەسەر دینی گاور و جوولەکە چۆتە ڕێوە، ئەمە ڕەدەکەینەوە. مەبەستەکەی ئێمە لەمەیە، بۆیە ئەو قسانە بۆی ئەو تەموو مژەی هەیە هەڵی وەرێنێتەوە و لای دا و نەیهێڵێەوە. ئەم قسەی تازەمان نییە، ئەوەتان بگەڕێتەوە بۆ دەرسەکانمان. نەسی ئەم قسانە لە دەرسی ترە لە یادم دێ بە نەس کردومە. ئەگەر بین بزانین ئەم مەذهبانە چۆنی خۆیان بنیاد ناوە، ئەوسا زۆر تەموو مژیمان بۆ ڕوو نەبێتەوە. بۆ کەسێک کە دیراسە بکە کە من بە علمی قاسری خۆم دیراسی هەر 4 مەذهبەکەم کردووە کە لەوانەیە مەذهبی مالک کەمتر، بەڵام ئەو سیانەکەی تر یعنی بە علمی قاسری خۆم دیراسەم کردوون و تۆ زێوێ یا زۆر بێ شارەزایان هەم ئەمە هەم بۆ خۆم ڕوون بۆتەوە، هەم غەیرە خۆم لە ئەهلی علمم بینی و لە زاناکانمان کە بە خزمەتیان گەیشتوین. تەماشاکەی ئەم مەذهبانە هیچ فتوایەک نادەن سەر مەذهبەکان شافعی، ئەحمەد، مالک، ئەمانە هیچ فتوایەک نادەن مەگەر پێش خۆیان لە سەلەف وتویانە، یەک فتوا نادەن ئیلا سەلەفێکیانە، ئیلا مەگەر مەسەلەیەک بێ سەردەمی خۆیان تازە دروست بوو بێ، لە سەردەمی پێش خۆیان نەبوو بێ، ئەوسا فتوای
خۆیانی لەسەر ئەدەن دەرئەساسی ئەوەی لە سەلەف و پێیان گەیشتووە تەخریج الفروع على الأصول ئەو فروعانی کە بۆیان دروست بووە دەر ئەو ئەسڵانی لە سەحابە پێیان گەیشتووە هاتون ئیستنباطیان کردو و حکمێکیان داوتە سەر و مەسەلەی لە سەردەمی خۆیانە دروست بووە چۆن شوێن کەوتوی مەذهبەکان دیسانەوە لەسەر قسەی مەذهبە ڕۆنەڕێوە کەی مەسەلەیەکیان لە سەردەم خۆیانە بۆ دروست بوو لە سەردەمی سەر مەذهبەکانی خۆیانە نەبوو بێ تێن دەرئەساسی ئوسوڵ و بنەمای خاوەن مەذهبەکانیان کە چۆن لە نەسەکان ڕوانیوێتی دێن حکم لەسەر ئەم مەسەلە ئەدەن ئەمەش بریتە لەو قسانی لە مەذهبەکان ئەیبینن الأظهر الأشهر في الأصح في الصحيح طبعا ما أنهم مصطلح مذهب كانوا معناه تايبت بخويه في وجه في رواية نص الإمام أمانة هم مصطلح على مذاهب كان معناه تايبت بخويه أمانة دروسي كردوه أم بوشونيك خدمتهم كردن در أساسي أويك هاتو خوينوي كردو بودقي إمامك أما دروس بو يعني هرب بخوي إمامك خوي بخوي رأي قرا وكو الشافعي قولي قديم وقولي جديد وكو أحمد يقول حنبل كزياتر جاروا بينج قولي ليه ودقيرنا أحمد يقول حنبل ده أما واقع شون كوتو كان شيء كانوا هيك لم بينج قولي بيا قبول به بواقع لنا ويك مسبة بينج قول بدروس در نتيجة كواتي استأيوا زانيتان كمذهب كان كاتي بۆچوونەکانی خۆیان دامەزراندووە لەسەر ئەساسی ڕەئی سەلەف دایان مەزراندووە بۆیە هیچ کەسێ بەقەی شوێن کەوتوی مەذهبەکان شوێن پای سەلەف و پێشینانی هەڵنەگرتووە کەس بەقەی ئەوان ئەثەری نییە شوێنی ئاثار کەوتون ئەی ئیذا صح الحديث فهو مذهبي چییە ئەی ئەبوو حەنیفە نافەرمێ حەدیث بوو بەسەر سرم صحابە بوو على العين والرأس أما غير أوان فهم رجال ونحن رجال أوان بياون ويا مش بياون شكو أبو حنيفة لنزيك أشتاق أنا دايق بصوب بنجاو فاتك سردمك يكون أبو حنيفة قال السلف هو الله بان سر وبان شاوم هم أمانة أثريبون شوين أثر كوتون مروفيش بون لو شي هني كان لهني كان زياتر بون منا كوم الله فتاوى بصحتر نبي وهني كان وكوت ما لهني كان زياتر فتاوى كان صحتر بي وفتاوى كان أمش فضلي خوايا بهني كيداو لهني كيتري أجريته وبورادي بو كيتري أدابو كيتري نادا ببي أدابو كيتري نادا ماذا كان أوابون ولا سر أمر وشنود من هركس دراسة شيء بكام حقيقة يقولون بيتوا بالأخص أجر إنسان سيري آثار سلفك سيري مصنفي ابن أبي شيبة كرد سيري مصنفي عبد الرزاق كرد وكتبانات كرد كوا زياتر آثار سلفي تيايا باشان هاتي سيري مذهب كانت كرد سر مذهب كانها وفتوى كان يعني تذكر تماشاخي همي للصحابة وركيلا للتابعين والأتباع تابعين وركيلا هر همي إلا ما رحم ربك كنت ما نشتيك بيت سردم إخوان تعصد رزبو بيت برون لبسر سر مذهب كان سيكن لكتب كان بلان بزان نجاري ندجار لواني صدان جار الله لم أسمع في ذلك شيئا لم أرى في هذا شيئا لم يبلغنا عن هذا لما هيش ما بينا جيشتوا هيش لم بارون بيستوا هيش بينا جيشتوا يعني هل استشندين من تدبير هل يجلس سر مذهب كان الله هيش لو بارو بينا جيشتوا بنا مالك لسر تعذيب داني كسيك تعذيبي ديبوي اعترافك الله دروس الله هيش لو بارو بينا جيشتوا آثار سيري فيش خويك أحمد يقول حنبل الله خوين باكا الله خلاف نبيس ولا بيشينان خوين باك نبيت خوين بيز عفوا يعني خلافني لو خوين بيسا الله بيم أو بيم قشتوها برسال بنو نوجي تراويح الله مالك أحمد يكون حنبل أفر من خلق صحابة كانوا سرد مكان لدوايك هل سنوات نوجي تراويح أنا أم بسوي ركعات كردوه هذا فرمون يعني هميان لسر شيء شون لسر وي بيش خويان شون شو آوا دينك خويان جيان دوا يعني هميان أثريبون شون بي أثريان القرتوه وأنا زانا مذهبنا بدعا وكسي قلت دزمجش كواب زاني أم كس أهل سنة وجماعانية هذه أو تشتشن يكن برسالتنا ليه كم سنتنا دم بخوا أتوان بميشكيش أتوان تصور كان كسي كوا أهل سنة وجماعة جبه وبلد دزمج لأفرادش كه شون بي سلفي هالقرت به بش لدزمج لأفرادش كه أتوان بعقلشان تصوري كان تصورنا كان شو كبدان وير كسي ودي دزمج لأفرادش كه بخوا ما كل كملا أمانه قولي الشافعي برا كان برمزان شن صحابة ومذهبية برمزان شن تابعي ومذهبية برمزان شن أتباعي تابعي ومذهبية زور راسي مخمال سلو مذهباتين ودزمج لأفراد ناشكينين بلان بسم لويا وكو سرت هاي قصة كان متم فيري أو بين عذر بو كسيك بيني نوكا شوينيك لمذهب كان كوتوا كواتا أي أو قصة كامية أو بوشونة كامية أو معنى واتايا كامية كأي ودجي واسم لما سلي مذهب قراي بريتال التعصب وتحزب كابرا نصيكي صريح وصحيح وواضح بيئقا عقلي هي عالميك زانايك ماموصايك تشاو كراوية تيئقا أفامي أو النص دليله الله ما دام زبي شافعي وني من قبولينك نهيك ليره نقولي كرنك ليره اجرنا خير زانا كان شافعي مذهب جوانب النووي رحمه الله تماشيكا بازي صلاه الوسطى الله شافعي وتوتي نجي مرويه حديث صحيح نجي عسره شافعي جفرمي اما قصه كان قصي اوا نصكيتي او نزيقنا نصكيتي شافعي جفرمي حديث صحيح بو مذهبي منه سلمان من حديث صحيح او افرمي صلاه الوسطى نجي عسره كواتم مذهب شافعي ويا نجي وسطى شنو يجيك
نوێژی عەسرە ئەمە بریتە کەس گومانیە شافعی نەوەوی شافعی مەذهبە یەکێکە لە سەران و ئیمامەکانی چۆن ڕافعی ئیمامە لە مەذهبی شافعی ئەم جاوە ئیمامە ئەمە زەرکەشی ئەمە کێ لە ئیمام و ناودارەکانی مەذهب شافعی نەوەی جاوە ئیمامە کەچی ئاواش دەڵێ ئەم جۆرە مەذهب گەرایەتیە بە ئیجماعی عولەما مەقبول و دروستە بە ئیجماعی عولەما مەقبول و دروستە و بانگەشەکردن بۆ مەذهب گەرایی کەسێ بۆ نەبڵێ با دەستگرین بە مەذهبێکەوە سەیری نیەتەکە یەکەین ئەگەر بۆ ئەوەیە ئەو فەوزایەی کە ئینسان پابەندی مەذهبێک نەبێ فەوزا دروستە بێ یاریکردنی بۆ دروستە بێ یان کۆمەڵێ مەبەستی مەحموود کە هەیەی بەگوێری مەبەستە مەحموودەکەی خۆی مامەڵی لەگەڵاکەی ئەمما مەبەستەکەی بۆ تەحەزوب و تەعەسوب بێ بڵێ نەبا دەستگیری لە مەذهبێکەوە هەر ڕێیەک بوو با شەقی تێڵ بدرێ و ببرێتە ئەولاوە ئاەت و حەدیثی ئاەت هێنا حەدیث صحیح دێنا قبوڵی نەکا ئەو کاتە بەگوێرەی ئەو نیەتە مامەڵی لەگەڵاکەین کە کارێکی خراپە حتا وای پیا تۆ جارێ پرسیارەکرێ ئەڵێ مام مصافڵان کەس لەسەر مەذهبی دلیل ڕواایە لەسەر مەذهبەکان ئەڕوا لەسەر دلیلیا لەسەر مەذهبەکان بۆ برا مەذهبەکان لەسەر گاورن لەسەر دینی جوولەکەن لەسەر چی ئەڕۆن ڕێوە بۆ مەذهبەکان لەسەر دینی خوا ناڕۆنە ڕێوە بۆ مەگەر شافعی لەسەر چ دینی ڕواتە ڕێوە زناری ها ناوقەیە ها لە کەنیسەی هاڵە کڵێسای خۆی جارێکیان ڕۆژێک لە مزگەوت دانیشتووە پیاوێک پرسیار حەدیثێکی لێکا ئەڵێ فڵان حەدیثمانێ لەو بارەوە ئەڵێ ئەی تۆ ئەتەقول به ئەی ئەو حەدیثە تۆ ئەیڵێ ئەی قەنەعەتت پێیەتی تۆش فتوای لەسەر دەی ئەڵێ شافعی توو ڕابێ ئەڵێ بۆ وازانی لە کەنیسەم بۆ ئەزانی کەلبەل کافرەکانم لەبەرە زەی کوفارم لەبەرە بۆ من وەچی ئەزانی کەلبەل مسلمانم لەبەرە لە مزگەوت مسلمانانم حەدیث پێغەمبەرەکەم پێ بگا و ڕەدی کەم و قبوڵی نەکەم وەری نەگرم بەر مەذهبەکان شوێن حەدیث کەوتون خۆ لەکوێ وهایە ناویانە الشافعي نافرمي إذا صح الحديث وهو مذهبي أي نافرمي من استبان له سنة عن رسول الله صلى الله عليه وسلم لا يحل لأحد أن يتركه لقول أحد هركز سنتي كلا بيغمر إخوة بورم يتوبزان سنتي بيغمر بوكس حلال نية وازي لبين لبرق سيج كسي إيوانا فرمي وشون كي كوتون مذهب كان شوني آيات وحديث كوتون شوني قصير صحابة كان كوتون لا مذهب أبو حنيفة لمذهب أحمد كري حنبل نعلم لمذهب أحنافة نعلم لمذهب حنابلة نعلم لمذهب أبو حنيفة أحمد كري حنبل فرق شيء بين أودو مصطلحة لمذهب أودو بيشوا ضعيف أخرت بيش حتى لمذهب أبو حنيفة أخرت بيش قياسي شو حتى أنا أبو حنيفة مشهور جبوي كأهل رأيه حديث ضعيف قياسه أحمد كري حنبل جرواه كواتا أمي بلهم شي برز كان أمي بلهم وحالي ما بالمذهب كان يا كسيك بيه وحالي تانكا خوان خواستا ودرسي ابو شيخ خوان خواستش بكار بيني خوان خواست دعاء الى سامح الله خوان خواست يعني دعاء واشكاليه اني قال ندرسني بلا يدرس ولا خوان خواست دعاء خير خوان خواست كسيك بي مسلمانان بو اقاره بري بي سيجناكا اما كوملغا بكاين دجمني خومان بباطل خو جينا حق بيامي حق خوي بو خوي خلق هبه دجمن هر كذا بيت دجمن لسر حق باب به بس خلق لسر باطل نكاين بدجمني خومان بۆ خەڵک لەسەر باتڵ بکەین بە دوژمنی خۆمان جابۆیە ئەم بانگەوازەش زۆری فەرقە ئاسمان و ڕسمانی فەرقە لەگەڵ بانگەوازی بانگەوازکردن بۆ مەذهبگەرایی بەڵام کەسێکیش مەذهبێکی بێ و مەذهبێکی هەڵبژارد بێ نە پێمان مبتەدیعە نە پێمان فاسقە کەسێکیش پێی بیدعە بێ پێ ئەو قسەکەی و بۆ چوونەکەی ئەومان پێ بیدعەیە عەقیدەکەی ئەومان پێ بیدعەیە قەولەکە و فتواکەی ئەومان پێ بیدعەیە کە بڵێ مەذهبگەرایی بیدعەیە ئەمما تەحەزوب و تەعەسوب ناوت حەنەفی بێ ناوت شافعی بێ هەر ناوێ لە خۆت بنێ هەر ناوێک تحزب وتعصب لكوتوا هرق تايبت نيبا شافعي وبحنفي تحزب وتعصب لهر ناوي كوتوا ناشرعي وناجائزة نكتنها مذهبي حنفي ومالكي وحنبلي وشافعي تنها أو ناوانا تحزب وتعصب لبي جائزني غير أو ناوي شديسان تحزب وتعصب لبكوتوا جائزني جاء فرمي حكمكي سنتك تأكيد لسر كراوة لبروتكي عبد الله كوري زيد جاود من أبو حنيفة هر أو حديثة دليلتي كابريت مزقوتو على دعاء باران بارين بكا باران بواري ولاتي نيتي دزبر زكاتو دعاء كباران بواري أبو حنيفة على أجر نجباران جائز بوايا رسول الله صلى الله عليه وسلم بخلق يهود أشين نجباران أخين شو كان نجباران دعاء باران كده نيجي هيا خناك لي هلوا دزبر زكايوا ما دام رسول الله وايكر كواتا نيجي نية أي جماهير شيء أفرمن تو تناسيري وحديثات كده أبي سيري حديث كي كبيغمري صلى الله عليه وسلم شو بنو جبارانه دوي بوي نجبارانه هم بدعاء هم بنوجه دعاء باران بارين هم بدعاء هم بنوجه